دەزان ئەمڕۆ لیترێک بنزین بە 720 دینارە باشە. ئەگەر لیترێک بنزین بە 720 دینار بێ ئەی 20 لیتر بنزین بە چەندە؟ من پەیوەندم لە تەلەڤزۆنی پەروەردەیی هەولێر هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی کۆمەڵە بابەتێکی پەروەردەیی و زانستی جۆراوجۆر. مامۆستایانی ئازیز، قوتابیانی خۆشەویست، ئەمڕۆ باسی دابەشکردنی ئەو چلخولەکەی ناو پۆل دەکەین کاتێک کە مامۆستا وانە دەڵێتەوە. تەکنیک و دەتوانم بڵێم کاری زۆر هەیە کە مامۆستا دەبێ ئەنجامی بدا لە ئەو چلخولەکەی کاتێک کەوانە دەڵێتەوە. باسی 3 تا 4 خولەکی یەکەمی سەرەتای هەموو وانەیەک دەکەین. 3 تا 4 خولەکی سەرەتای هەموو وانەیەک ناوێکی هەیە. یەک لەو ناوانە قۆناغی بەشداری پێکردن یان سەنز ڕاکێشانی قوتابیان. ناوی تر زۆرن بۆ ئەم 3 تا 4 خولەکەی سەرەتای هەموو وانەیەک. لەوانەیە ئێستا پرسیار بکەی بڵێ هێشتا وانەکەم دەست پێ نەکردووە چۆن من سرنجی قوتابیان ڕابچێشم و بەشداریان پێ بکەم. کارەکە زۆر ئاسانە، بەڵام ئێمە باسی نمونەیەک دەکەین. ئەو نمونەیە دەتوانین ببەستینەوە بەو 3 تا 4 خولەکەی وانەوتنەوەی سەرەتای هەموو پۆلێک. سەرەتا بینە پێشچاوت تۆ مامۆستای زانستی. وانەی پێشی تۆ وانەی کوردی بووە. ئیدی مامۆستایەکە ئەم بابەتەی لەسەر تەختەڕەشەکە جێهێشتووە کە باسی هاوڵ ناوی پرس دەکا و نمونەشی تێدا نووسیتەوە. تۆ وەک مامۆستای زانست کە دێژورەوە بۆ ئەوەی دەست بەوانەکەی خۆت بکەی. چۆن بتوانین ئێمە ئەو بەستەڵەکەی کە لە ناو مێشی قوتابیەکەدا هەیە بشتێنین، ئایس برێکینگ، وای لێ بکەین کە لە ناووانەی ببوورەوانەی کوردی بێتە ناووانەی زانست و تێکەڵ بەوانەکەی تو بێ، وەروە وانەکەشت زیاتر سەنج ڕاکێشتر بێتن. زۆر تەکنیک هەن. یەکێکیانەگە باسی بکەین دەتوانیت دەست بە پرسیارێکی وا بکەی کە سەرنجی قوتابیەکان ڕابچێشی. پرسیارێکە پەیوەست بێ بە بابەتەکەی تۆ. لە سەرەتای بەرنامەکە من هاتم باسی بنزینم کرد، وتم 1 لیتر بە 720 دینارە. باشە ئەی 20 لیتر بە چەند دەبێ؟ دەتوانی ئەم جۆرە پرسیارە لەگەڵ بابەتی بیرکاری کۆنێکت بکەی یان تێکەڵ بکەی، وا لە قوتابیکەی کە بیر بکاتەوە ئایا ئەگەر بنزین 1 لیتر بنزین بە 720 بێ ئەی ئەگە 20 لیتر دەبێت چەند بێ. ئیدی ئەوە دەتوانین بڵین ببەستینەوە بە وانەی دابشکردن و وەروە وانەی جارانکردن و لێکدان. لە بابەتی زانست پرسیارێکی لەو شێوە دەتانی بکەی بۆ چارەسەرکردنی سەر ئێشە دکتۆر چ دەرمانێک بۆ نەخۆش دەنووسێ. بێگومان هەموو قوتابیان وڵام دەدەنەوە، یەکیان دەڵێ پاراسیتۆل، یەکیان دەڵێ پارامۆل، ئیدی ناوی زۆر هەنە بۆ ئەو دەرمان و ئەو بابەتانەی کە بەکاردێتن بۆ چارەسەرکردنی سەر ئێشە. لێرە مەوەستا. لە دوای ئەوە پرسیارێکی تر بکە، ئەویش ئەوەیە چێ دەزانێ ئەو گردەی کە بەشدارە لە دروستبوونی شێوجی کیمیاوی پاراسیتۆل یا کۆمەڵە گردێک بێگومان بەشدارن، بەڵام ئەو گەردانە چین کە بەشدارن. بێگومان قوتابی هەڵدەدا وڵامی پرسیارەکەت بداتەوە. تۆ پێی بڵێ ئێستا وەڵام ناوێ. لەوانەی داهاتوو زانیاری کۆبکەوە لەسەر پاراسیتۆل، ئیتر دێم هەمان پرسیار دەکەمەوە، وڵامی ئەو پرسیارم دەوێت لە ئێوە. تۆ قوتابیان ناچار دەکەی بگەڕێنەوە ماڵە لە دایکیان باوک یا هەر کەسێکی تر کە دەرچووی کۆلێژی دەرمانسازیە یان کیمیا یان زیندەزانی هەر بابەتێکی ترکە پەیوەست بێ بە بابەتی زانست پرسیار دەکا. ئەگە هەر کەسێکیشی نەدۆزیەوە ناچار مۆبایلەکەی یان لاپتۆپەکەی بەکاردێنی و بە دوای پاراستۆل دەگەڕێ بۆ ئەوی بزانێ ئایا ئەو گەردانە چین کە بەشدارن لە پێکهاتەی کیمیاوی پاراستۆل. ئەمە وا لە قوتابیان دەکا کە بەدواداچن بۆ کۆمەڵە زانیاریەک بکەن کە لەوانەیە ئەو کۆمەڵە زانیاری لە ناو پەرتوشی خوێندنەکەیدا نەبێ، بەڵام بێگومان لە کاتی بەدواداچن بەدوای ئەم زانیاریە کۆمەڵە زانیاریەکی تر کۆ دەکاتەوە کە یارمەتی دەرە بۆی بۆ ئەوی لە بابەتی تری ناو کتابەکە
بە قوتابێکە بڵێین پێشەوەی کە بە هەڕەمەچی لاپەڕێک لە لاپەڕەکانی پەرتووچی زانست بکاتەوە بۆ وانەی داهات و زانیاری لەسەر کۆ بکاتەوە ناویان لەناو یەک لە کاغەزەکان بنووسین ئیدی ئەو کاغەزە بە بچووکی بینیشتێنەوە بیخێنە ناو یەک لە بەرداغێکی هەر قوتیەشی سەرکراوە ئیتر چونکە لە هەموو ژوورێک زیاتر لە 20 تا 25 دەتوانم بڵێم سی قوتابیشمان هەیە لە پۆلەکە بۆیە زۆر ئاستەمە بۆ مامۆستا لەو 2 تا 3 خولەکەی سەرەتای هەمووانەیەک بەشداری بە هەموو قوتابیان بکە ناچار دەتوانی پەنا بێ بن ناوڕاکێشان ناوی قوتابێک ڕادەکێشی ئیتر پێی دەڵێ کتابەکە لە دەست بگرە و بە هەڕەمەچی لاپەڕەیەک بکەرەوە کاتێک کە لاپەڕەکەی کردەوە بۆ نمونە لاپەڕەی 120 یا 110 یا 60 ئیتر ناو لاپەڕە تۆپیکێک هەیە بڵێ قوتابێکە بەیانی لە 2 تا 3 خولەکی وانەی زانست زانیاری لێربارەی ئەم تۆپیکە کۆبکەرەوە وەرە لای تەختەڕەشە و بۆ قوتابیان باسی بکە پرسیاریش لە قوتابەکان کە با قوتابەکان وەڵامت بدەنەوە بە ئەنجامدانی ئەو کارە تو کۆمەڵە سوودێک دەگەیەنی بۆ وانەکەی خۆت یەک ئەو ڕۆتینی ڕۆژانەی وانەوتنەوە دەشکێنی قوتابی چاوەڕێ دەکا بزانی ئایا ئەمڕۆ ناوی ئەو دەردەچێ ئەمە یەک دوو ئەم قوتابێ هەان دەدەی کە زانیاری دەربارەی هەندێک تۆپی کۆبکاتەوە کە تۆ لەوانەیە دوای 2 مانگی تر یا دوای مانگێکی تر دەگەیە سەر ئەم بابەتە ئەم بابەتە شەرح دەکەی وەروە باز دەکەی لە ناو پۆلەکەی خۆت و هەروە وا لە قوتابیەکە دەکەی کە ئەم زانیارێکە کۆ کردەوە بێ لە لای تەختەڕەشە ئەو شەرمە بشتێنێتن کاتێک کە زۆربەی قوتابیانی ئێمە ئەم شەرمیان هەیە لە لای تەختەڕەشە و قسەکردن بۆ قوتابیانی تر و قسەکردن بۆ کۆمەڵە کەسێکی جەمعی لە پێشان بتوانن بابەتێک باز بکەم بێ ئەوەی دەمیان تێک بە ئاڵێ و بێ ئەوەی شت لەبیر بکەن و هەروە بێ ئەوەی دووچاری لە ڕاوچێ بن ئەمە سوودێشترە سوودێکی تر ئەویش ئەوەیە دوای مانگێک یا مانگونیوێ کاتێک کە تۆ هاتی ئەم بابەتە باز بکەی بێگومان ئەو کات ئەو پرسیارە دەکەی دەڵێ چێ لە بیری دێ پێشتر قوتابێک لە قوتابیەکان ئەم بابەتەی بۆ من باز کردو هاتۆتە لای تەختەڕەشە جا تۆ حسابی ئەوە بکە زیاتر لە 25 قوتابی لە ژوورەکە تێکاواتە 25 تۆپیک تۆ ڕۆژانە بە قوتابیەکان لەو 2 تا 3 خولەکەی سەرەتای هەموو وانەیەک شەرح دەکەی وای لێ دەکەی کە باسی ئەو بابەتە بکاتن و لە بیری ناکاتن و بێگومان ئەو کاتیش قوتابێکە دەستی بڵند دەکا دەڵێ من باسم کرد دەڵێ یەڵا بزانم بە بیرت ماوە ئەو بابەتە باسی چی دەکرد ئەو تۆپیکە باسی چی دەکرد ئەمە ڕێگە ئاسان دەکەوت بۆ مامۆستایەکە کاتێک کە گەیشتە سەر ئەم تۆپیکە نەبێتە شتێکی نوێ هەم بۆ قوتابیان و هەم بۆ مامۆستایەکەش کاتێکە باسی ئەم تۆپیکە دەکا وەک باسم کرد ڕێگەی گەلک زۆر هەن بۆ ئەوی ئێمە بتوانین قوتابیان هان بدەین کە بەشدار بن یان چالاکتر بن لە ناووانەکانی ئێوە زۆربەی مامۆستایان ئەو کێشەیەشیان هەیە کاتێک کە قوتابی لە وانەیەکی پێشتر لەوانەی وەرزش بووە یا لەوانەی وێنە بووە یا هەروانەیەکی تر بووە ئیتر لە ماوەی ئەم چلخولەکەی کە لەوانەی پێشتر لەگەڵ مامۆستایەکەی تر بووە زۆر شت هاتوتە ناو مێشتی وارووە زۆر شت دەتوانم بڵێم پرسیار لە ناو مێشتی ماوەتەوە ئەم پرسیارانەش وا لە قوتابێکە دەکا کاتێک کە دێتە ناووانەی تۆ ئەستەمە تۆ دایرەکت یەک کەوسەر بهینە ناوانەکەی خۆت و دەست بە وانەوەتنەوە بکەی ئەم 2 تا 3 خولەکەی یەکەمی سەرەتای هەموو وانەیەک زۆر زۆر گرنگە بۆ قوتابیان وەروە گرنگشە بۆ مامۆستا بۆ ئەوەی بتوانێ وانەیەکی چالاکتر پێشکەش بکە هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازم هەمیشە چاوتان لەسەر سۆشەڵ میدیاکانی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر بێ بۆ بینینی بابەتی پەروەردەیی اینجا ژیان و زانست.